بیانیەکە بۆ من خەڵکی ئێرانە هاوسەرگیری لەگەڵ خانمێکی عێراقیەکات بۆ داوای ڕێگەزنامەی عێراقیەکات پرۆسسەکان چین بە پێچەوانەوە چۆنە ئەگەر خانمێک شوو بکات بە کەسێکی دەرەوەی عێراق ڕێگەزنامەکەی خۆی لەدەستدات یان ئەتوانێت هەردووکی هەبێت کۆمەڵک پرسیاری زۆر گرنگ هەیە لەسەر بەدەستێنانی ڕێگەزنامەی عێراقی چۆن ئێمە تاکێک دەبێت بە عێراقی یاسای وابزانم هەڵە نەبم 26 ساڵی 2006 هەیە بەپی ئەو یاسایە هەر کەسێک لەدایک بوو بێت مادەکە ڕێگواڵە لەوکە خوێنمەوە لەدایک بوو بێت لەدایکێکی عێراقی و باوکێکی عێراقی بە عێراقی ژمارەکری باشە ینی وەتا گەر دایکت عێراقی بێ هەم باوکت عێراقی بێ بە عێراقی ئەژمارەکرێت وە لە ناوخۆی عێراقیشە لەدایک بوو بێت اینجا خۆجا پرسیارەکەش ئەوەیە بۆ نمونە ئەگەر دایکەکە عێراقی بێ و باوکەکە بیانی بێت مناڵەکە لە دەرەوەی وڵات لەدایک بوو بێ ئەو مناڵات توانێت مافی داوای ڕێگەزنامەی عێراقی بکات ئەوەشەکەین بە پرسیار باشە جا بۆ مەبەستە دیارە بێگومان دوو پارێزەرمان لەلایە بۆی وەڵامی یاسایی ئەم بابەتەمان بدات و زۆر پرسیاری تر هەیە لەسەر بەدەستێنانی ڕێگەزنامەی عێراقیەوانە هەرێکە لە بەڕێزان خاتوو مژدە ڕەحیم ئەمین بەڕێزیان پارێزەرن واروە هونەر شەریف قادر بە هەمان شێو هەر پارێزەرن هەردووکیان لەلامانن بۆی پێمان بڵێن پەنابەری ئێمە لە وڵاتانە داد و بێدادێتی بەدەستێنانی ڕێگەزنامەی عێراقی زۆر زۆر بەخێر بن خاتوو بەخێر بن یاخوا بەخێر بن باسمان کوتمان یاسای 26 2006 ئەڵێ ئەگەر لەدایک بووبێتی لە باوکێکی عێراقی و دایکێکی عێراقی با لە خانمانەوە دەست پێ ئەڵێ تۆ بە عێراقی ئەژمارەکری دایکیش یعنی بەتەنها دایکم عێراقی بێت من بە عێراقی توانم ئەژمار کرێم بەڵێ طبعا مەپێی قانونی ڕێگەزنامەی عێراقی ژمارە 26 ساڵی 2006 وەک جەنابەت ئاماژە پێ مادەکاڵە هەر کەسێک لە دایکێک یان باوکێکی عێراقی لە دایک بێت جیازی نەکردووە کە تەنها باوکی عێراقی بێت یان دایکی یعنی لە هەردوو حاڵەتەکە ئەو کەسە مافیە و جنسی ئەسڵی ژوەرئەگرێ نەک ئەوەی بڵێ جنسی بەدەستاتی چونکە ئێمە چەند جۆرێکی ڕێگەزنامەمان هەیە یعنی با بڵێن کات ئەوەی کە بەدەستێنە چ لە دایک بیان باو کردوکەر ئەسڵی و مافی هەیە زۆر باشە لەش خۆش کاکوونەر بابینە لایتە تۆش بەخێر بەی سەر چاوان هەر لەسەر وەرگرتنی ڕێگەزنامەی عێراقی بۆ نمونە گەر کەسێک هاوسەرەکەی بیانی بێت باشە چۆن ئەتوانێت ڕێگەزنامەی عێراقی وەرگێم ئەوەی بەڕێزیان وستاز ئاماژیان پێدات ڕێگەزنامەی عێراقی ئەسڵی ڕەسەن وەرەگرێت بە لەدایک بوون بە مافی ناڕەسەنیشمان هەیە ناڕەسەن نەک ینی نائەسڵی 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 بڵین ڕەسەن نییە ئەمەیان بۆ حاڵەتی تۆ مافی بەدەستهێنانی جنسیە بێ کەسەکە ئەبێت جیاوازیکەین لە نێوانەوەی ئەم هاوسەرگیریە کە کراوە لەگە کەسێکی بە ڕێگەز عێراقیە کچەکە لە هاوسەرگیریەکە عێراقیە یان کوڕەکە عێراقیە لە چ جیاوازیکیان هەیە عام ئەو کەسانی کە یانوێت جنسی وەربگرن لە عێراقا و لە ئەسڵە عێراقی نین مەرجی سەرەکیان مانوێ لە عێراقا کە ئەبێت 10 ساڵ بمێننەوەنێ و بە بەردەوامی محلی ئیقامەیان ینی شوێنی مانویان عێراق بێ بەڵام ئەو کەسانی کە هاوسەرگیریەکەن ئەم ڕێگەیان بۆ کورتە بێتەوە لە بریەوەی پێویست کات 10 ساڵ دانیشتووی عێراق بن ئەبێ بە 5 ساڵ تەنها بە 5 ساڵ مانویان لە عێراقاتوان ڕێگەزنامەی مانەوەی بەسەریەکەوە بەڵێ یعنی یاسای عێراقی ڕێگایە تاکێکی دەرەوەی عێراق ئەوە نەبمێنێتەوە لە عێراقدا یانەوەش پرۆسەسی خۆی هەیە بالفعل مەرجی سەرەکی تر لەوە ئەوەی ئەم کەسە بە شێوەی مەشروع هات بێتە عێراق بەڵێ بالفعل بە ڤیزات و ئیقامەی هەبێ جیاوازیەکەی ئەوەی کە لەم هاوسەرگیریەکان تەڕەفیان ئافرەتەکەی یەک هیچ شتە فەرق ناکە ینی 10 ساڵەکە بێ بە 5 ساڵ تاکە جیاوازی ئەوەیە ئەگەر ئافرەتەکە عێراقی بێ و پیاوەکە بیانی بێت ئەبێ زەوج عیلاقە هاوسەرگیریەکەیان بمێنێ لێک جیانە بن و هەتا 5 ساڵەکە تەواو بێ و هەتا تەقدیمی شەکاو بۆ یەگەڕێتەوە ئەگەر بەبێ پرۆسی هاوسەرگیری بێت 10 ساڵمانەوە لە عێراق ئەتمافی ئەوەی هەیە کە ڕێگەزنامەی عێراقی وەرگێڕایە باشە خاتوو مژدەبا بینە لای تۆ لە وڵاتانی دەرەوە بووی کە کەسێک ببێت بە خاوەن ڕێگەزنامەی ئەو وڵاتە دنیایەک مەرجی قورس بۆ کەسانە دانراوە ئەبێ بە چەند ستێپێک کاتێ پەڕەن ئەو کاتە ئەگەن بەوەکو ئاری باسی لێوەکە تاقیکردنەوەی تایە ئەبێ زۆر بە باشی لە مێژووی ئەو وڵاتە شارەزابێ و لەسەری خوێن بێتەوە چونکە ڕەنگە زۆر کادۆک و تاقیکردنەوەکان پرسیاری لەکە لەسەر ئەو بابەتە لە عێراقا چ ڕێکارێک هەیە بوو ئەم بابەتە ئایا کەسەیە لە دوای ئەو 10 ساڵی کە کاکوونەر باسی کرد
والمرات بكريتو ورقتني رقزنامي عراقي بەڵێ خۆی کە مەرجەکانت یا بوو تۆ تەقدیمت کرد پرۆسەکە خۆی تر ئاسان ئەبێ لەوە دووە بەڵام لە ئێستا خۆمان لە عێراقا ئەو شێوازە هەیە چ ئیقامە درێژخایەن بێت یان لە ڕێگەی عەقدی زەواجەوە بێت کە تۆ تەقدیمی ئەەکەی ئەتوانی وەری بگری بەڵام بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان پارێزگا کوردەکان لە ئێستا ڕاگیرەوە ینی بیانی کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە بە هیچ شێوێک لە ئێستاە ڕێگەزنامە وەرناگری عێراقی چ هاوسەرگیری بکە هەمانە 19 ساڵ ئێمەکەی سمان بۆ دێ 19 ساڵە هاوسەرگیریان کردووە بە ڕێگەی زەواجی سەحیحیان هەیە ینی زەواج لەگەڵ عێراقیەکە کردووە هەموو شتێکیان هەیە مناڵیان هەیە بەڵام لەبەر ئەوەی لە ئێستا ڕاگیراوە و بەغداد موافقەت نایە بۆ هاوڵات ینی پارێزگا کوردەکان ینی لە ئێستا ئەتوانین بڵێن هەر نییە کەس ناتوانێت وەری بگرێت لە ئێستا خاتومژە زۆر جار هەر لە مەسەلەی هاوسەرگیری ئێستا ئەو ڕۆژێ ئێمە لە بەڕێوەبەراتی کارتی نیشتیمانی چی پێڵێن لەو بەڕێوەبەرایەتیە فەرمانگی کارتی نیشتیمانی دەمخۆش کوڕکچێکمان بینی هات نەژوورەوە کوڕەکە سووری بوو کچەکە عێراقی بوو کورد بوو با بڵێن ئەویش هەمان کێشەی هەبووە وت وایە 11 ساڵە من لێرەم هەر هەمان کێشەیەوەمەیە هێشتا هینم بۆ تازاکرێتەوە ینی کارتە نیشتیمانەکە هەیە بووە بزانم کاگاری یەک وەڵامێکت دەمەوە زۆر بە سادەیی مەرجی یەکەمی ئەو کەسانی کە یانوێت ڕێگەزنامەی عێراقی وەربگرن مانەوەیە ئیقامی مەشروعە کێشەیەکمان هەیە لە بینی کوردستان و سێپارێزگاکەی خۆمان لەگەڵ مەرکەزە کە ئەوان وەزارەتی ناوخۆی عێراقی دان نانێ بە ئیقامەی وڵی ترۆز بابەتێکم پێشنیارێکم کەسانی پسپۆڕی لە ڕێگەزنامە لە نشینگە عێراقی پێوە نییە کتابەکان با لەگوی حکوومەتی عێراقی پێوە نیە کێشەکە ئەوەیە ئەوان دان نانێن بە بۆ ئیقامانی کە لێرە دریترە ئەو هەوڵاتیانی کە داخڵە بن بە ئیقامی خوێندن بیان زیاتر بۆ کوردستان بە ئیقامی کار عمل داخڵە بن کێشە ئەوەی باوەڕ پێنەکراوە لای ئەوان ئەو سێ پارێزگای ئەمە باوەڕ پێنەکراوە بۆیە مەرجی یەکەمی وەرگرتنی جنسیە کەمانەوەتە لە عێراق بە شێوەیەکی مەشروع بەدینایە بۆیە لە ئێستاەوە غیابێکی قانونی و غیابی قانونی نییە بەڵام تەنفیزەکەی بە بۆچوونی من ئێوەش توانن ئیشێک لەسەر ئەوە بکەن بابەتە بیلفعل ئەتوانن چەند کەسێک میوانداریکەن لە ڕێگەزنامە لە وەزارەتی ناوخۆ لەگەڵ عێراق تەنسیقی بکرێم شتە بکرێتەوە چونکە کەسێک بە ڤیزە مادام کوردستان حەقی ئەوەی هەیە ڤیزە بدە و حەقی ئەوەی هەیە ئیقامە بۆم کەسە تازەکاتەوەم کەسەش مافی بۆ دروستە خەڵکێتەوە کۆکوی تۆ 19 ساڵ لێرە پێویستە کات تێچووی تازەکردنەوەی ئیقامە بە خۆ لە ئاخیرا کەسێکە 19 ساڵ لێرە بوو ویلایی بۆ ئێرە بوو ینی چۆن لەی پشتی ینی ویلایی ئێرەی بۆ دروستە پێ ئێوێ لێرە بەڵامی تر ئەم کێشەیە ئەکرێ قسەی بەسەر بکرێ مەرجەکانی تروتمان 10 ساڵمانەوە وانە ئەمەی چەک لە مەرجەکان هاوسەرگیری کردبێت و سوزانم 5 ساڵ بۆ ئەگەر خانمەکە عێراقی بێ جوابێکی لە نەخانمان نەدەوە تاکە فەرق ئەوەیە ئەگەر خانمەکە عێراقی بێ و لەگەڵ پیاوێکی دیانیە زەواج بکات ئەبێ زەواجەکەیان بەردەوام بێ هەتا دوای بەدەستهێنانی جنسیەکە ینی بۆ نمونە نەک زەواجکەن و جیابێتەوە وابزانین هەر هەر مودەیمانەوەکەی بە 10 ساڵ بۆ حسابەکەین وەڵام ئەگە پێچەوە تێگەیشتی چۆناڵم ینی خۆی بێ بە 5 ساڵ وەڵام ئەگەر لەم ئافرەتە عێراقی جیابێتەوە وەرە بێ 10 ساڵ چاوەڕوانکە بۆی لە ڕێگەی مانەوەی درێژکەن بەڵام ئەگەر زەواجەکە پێچەوانەکەینەوە ئافرەتەکە عێراقی بێ پیاوەکە عێراقی بێ و ئافرەتەکە بیانی بێ لە حاڵەتێکە ئەگە مناڵ لەم زەواجە دروست بێ گوێ نادەین بۆی ئەم جیابنەوە یاخود لاواچی هاوسەرەکەی کۆچی زوایی بکە ئەمە ئیشمان بۆ نیە 5 ساڵەکەی بۆ حسابەکەین و توانین جنسیەکەی ببین چونکە مناڵێکی عێراقی لەدایک بوو لە ئافرەتێکی بیانی لە وڵاتی ئەمەیە لاشە عێراقیە هەیە بۆ دوو ڕێگەزنامەی هەبێ کەسێک ڕێگە پێدراوە بە تەواوەتی ئەوە چۆن خۆشمان کە خۆی بچین زایکا بڵێ منم ڕێگەزنامەیانم نایە وانی ئەگەر بۆ لە خانوویکی عێراقی شووی کردبە بە کەسێکی دەرەوەی عێراق وانە خوارد و ڕێگەزنامەکەی هەیە توانێت مەسەن ڕێگەزنامی وڵاتێکی تریش وەرەگرێت زۆر کوردمانەیە قانونی سەری کە یەک شتێک هەیە لە یاسای عێراقیە دوو شت یەکلایی کراوەتەوە یەکیان لە قانونی ڕێگەزنامەیە ڕێگە ئەدا بە هاوڵاتی عێراقی چەند ڕێگەزنامەیەکی بێ وەکو خۆ باست کرد کەس و کارمانیان خەڵک زۆر زانین هەم ڕێگەزنامەی عێراقیانی هەم لە وڵاتانی کە لێژ نیشتەزیێن ئەمە خاڵێکی تریش لە دەستوری عێراقیە دیاری کراوە مادەهەژدە فەقەری سێمی هیچ کەس نابێ بێ جنسیە بێ ینی هیچ عێراقیەک نابێ بێ جنسیە بێ بۆ ئێمە قەت ناتوانین ینی هیچ هۆکارێک هەیە لە ئەسڵیەکان جنسیە وەربگرینەوە نەخۆیان بتوان خۆیان بە بێ جنسیە بکەن بەڵام بۆ وڵاتانی دەرەوە ئەویژە بێ سەیری وڵاتەکە بکەین کۆمەڵە لە وڵاتە ئەوروپیەکانی ئەوانیش بەمان شێوە فرە جنسیەی قبوڵەکەن ویزی شکالێکانی وەکو گریمان خەڵک ئەزانین لە بەریتانیا جنسی بەریتانیایی و جنسی مەشی هیچ کێشێ نیە بەڵام هەنێ لە وڵاتە ئەوروپیەکانن بەمەرجیەگرن
کە تۆ جنسی ئەوان وەربگری واز لە جنسیەکەی خۆت بێنی بەڵێ ئەو سابێ لێرە تەڵەبێک پێشکەشکەیت کە تەڵەبت پێشکەش کرد بۆی واز لە جنسی عێراقیەکەت بێنی بە چ سەبەبێ بە سەبەبی ئەوەی کە تۆ دەبێت جنسی وڵاتێکی ئەوروپی وەربگری ئیسقات جنسیەکە یان جیاوازە تەخەلی پێوترێت ئیسقاتمان ئاوازێنانی پێوترێت ئەم کەسە یەک کێشەمانەیە قانونی عێراقی لەبەرەوەی قبول ناکات کەس بێت جنسیە بێ فترەی غیاب دروست نەبێ پێشنیاری ئەوە کراوە کاتێکی بنێ بۆ نمونە ئەو کەسە توانێت طلبێک تەقدیم کا بۆ وەزارەتی ناوخۆ بۆی موافقە کرێ بۆ ماوەی 6 مانگ جنسیەکەی لێ وەربگرن بۆی بتوانێت جنسیەکەی تر وەربگرێت باش ئیتر ئەو ساغ غیابی جنسیەمان بۆم کەسە بۆ دروست زۆر باشە خاتون مژدە ئەگەر کەسێک بۆ ماوەی 10 ساڵ یاخود زیاتر عێراقی بەجێ هێشت بێ و لە دەرەوەی عێراق بێت بۆ نمونە کە ڕەگەزنامەی وڵاتانی تر وەرەگری بۆ شێوازەیە ناو بەناو لە ڕێگەی ئیمێڵی شەوە بێت بۆ دێت یاخود پۆز دێتە بەر دەرگا بۆی کە بزانن تۆ لە ئەو وڵاتە نیشتەجێ یاخود ئەو وڵاتت بەجێ تۆ لە عێراقا بەم شێوازەیە بۆ نمونە کەسێک 10 ساڵ زیاتر وڵاتێکی خۆی بەجێ هێشت بێ هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ڕەگەزنامەکەی نەخێت لێرەیە هیچ ئەو مدەوشت دیاری نەکراوە سێگە دیقەت بەی خاوڵاتی خۆمان زۆرە لە دەریشەوە دوای مدەدێکی زۆریان نەکی خۆیان ڕاستە خۆ توان بۆ مناڵەکانیشیان کە لە عێراقش لە دایک نەبوون بەس مادەم دایک و باوکیان جنسی عێراقیان هەیە ڕاستە خۆ توانن بۆ ئەوانیش دەربێن و هیچ کێشەیەکی باشە ئەگەر عێراقی نەبەیەکی کامە بوورە ئاری ئەوەی کە باسمان لێوە کرد ئەگەر پیاوەکە بیانی بێ و خانمەکە عێراقی بێ بۆ ماوەی 10 ساڵ زیاتر عێراقی بەجێ هێشت بێ هیچ کاریگەریەکی هەیە ئەو ڕەگەزنامەی ئەو پیاوەکە وەریگرتووە نەخێر هیچ کاریگەریەکی نییە بگرە بۆ نمونە وە گوتمان ئەگەر دایکەکە یان باوکەکەش عێراقی بێ مناڵەکان دەتوانن وەری بگرن وە جیاوازی نەکردەوە ئەگەر وەری گرتی بە پێشتر یان بە خۆی وازی لێ هێنابێ بە خواستی خۆی کە گەڕایەوە دووبارە توانێت داوای بکاتەوە تێگەی ئەگەر جارێک بۆ ئیقامەی جنسی شوێنێکی تری وەرگرت یەت بە تەڵەبێک واز لە عێراقەکەی هێنێ بەڵام هەر کاتێکش گەڕاوە دووبارە ئەتوانێت دەری بێنێتەوە تێگەی یعنی ئەوانە هیچ کاریگەریەکی نییە لێ باش کاکوونەر باسی شتێکت کردت هیچ تاکێکی عێراقی نییە کە جنسی نەبێ وەتا ئەبێ کە لەم وڵاتیە ئێستا کۆمەڵی گرفتی خۆزگە باسی ئەم بابەتم ناکرد بەڵام مەزانم پرسیاری زۆر کەسەکە ئەم بابەتە هەندێک بەداخەوە یعنی مناڵێک کە زۆر جار لە کۆرپەیە فڕێدرێ هەڵ ئەگیرێتەوە ئەمانە چۆن چۆنی جنسیان بۆ دەرئەکرێت یعنی هەستەکەی نازای باوکی کێ و نازای دایکی کێ وانە بەخۆشحاڵی و قانونی عێراقی و شتی چارەسەر کردووە وەڵامی ئەوم بیتەوە بەخۆشحاڵی و چارەسەری کردووە لە بیدایەتە وتمان دوو جۆری سەرەکی جنسیەمانێ ڕەگەزنامەمانێ ئەسڵی و بەدەستێنراو لە ئەسڵیەکەشە دوو هۆکاری سەرەکیمان هەیە هۆکارێکیان وەک قانون باسیەکە حەقی خوێنە ینی لەبەرەوەی ئەمە خوێنمان عێراقیە ئەتوانین ڕەگەزنامەی عێراقی بەدەستێنی وەکوانی کە وەک خۆ بە ئاماژە و پێکرد خێزانەکان و دایک و باوکمان دیارە بەشێک ئەمە مادە سێ فەقەرەی ئەلیف فەقەرەی بەیەکەی ئەو بابەتی تۆ باست کرد چارەسەری کردووە ئەمەیان گرنگی نادا ئەم کەسە خوێنی عێراقییان نامجۆڕەت شوێنی لە دایکبوونەکەی بۆ حسابەکرێ ینی هەر مناڵی لێرەیە بدۆزرێتەوە ینی بەس بۆمان دەرکەوێت ئەم مناڵە مجۆڕەت بە لە دایک بووی ئەم خاکەیە حەقی وەرگرتنی جنسی عێراقیە بە شێوەیەکی ئەسڵی ڕەسەن بەو پێی مادە سێ فەقەرەی نووسێ لەسەر جنسێکی بۆ هەر وشەی لەقیت دۆزراوی بۆ دواتە زیلەکرێ تەوەقعم وایە کە لە خانی بێ سەرپەرشتانیان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی توانن ڕێکارەکانیان بۆ تەواو بکەن بێ بەو ڕێگایە بڕۆن کاتێکە کەسێکیش هەڵیگرێتەوە توانین بیخاتە سەر ناوی خۆی وابزانانی ئەمەی بیلفعل پێدراوە شتێکی ترت بیرخستمەوانێ خۆی لە قانونا دوو شتمان هەیە بەعام تەبەنیمان هەیە ینی کەسە بکەی بە کوڕی خۆت زەم کەسێک هەڵ بگریتەوە قانونی عێراقی لەبەرەوەی لە شەریعەی ئیسلامی و سەرچاواگرێ ڕێگەی بە تەبەنی نەداوە ینی تۆ ناتوانانی کەسکەی بە کوڕی خۆت ڕاستەوە خۆ بڵێ ناتوانانی ناوی بخەیتە سەر خۆت بیکەی بە کوڕی خۆت بەڵام لە بەرامبەر یا شتێکی تر هەیە ئەتوانی مناڵێک هەڵ بگریتەوە ئەمەش چەند مەرجێکی بۆ دانراوە بۆ نمونە ئەو ژن و مێردەی کە ئەیانوێ ئەم مناڵاڵ بگرنەوە بێ بۆ ماوەی 7 ساڵ بێ هاوسەرگیریان کردبێ و مناڵیان نەبوو بێ مەرجێکی تری ئەوەیە کە ئەبێ هەردووکیان بەیەکەوە داوای ئەم شتە پێشکەشکەن و مەرجێکی تریش ئەوەیە ئەم مناڵە نابێت تەمەنی لە 9 ساڵ زیاتر بێ ئەوەی کە هەڵیەگرنەوە و ئەبێ بەشێک لە سامانەکەی خۆیانی بە وەسیەت بۆ بەجێ بێڵن بۆی ببێ بە وارسیان و کە ئەم ڕێکارانە کرا ئەتوانین وەکو 6 مانگ تەجروبی بیان دێنێ ئەگەر لە هەموو ینی گونجان دروست بوو ئەتوان ئەو مناڵەڵگرنەوە زۆر باشە خاتون مژدەتۆک و پارێزەرێک ئەو کەیسانەی کە زۆرتر یەنە ناو دادگا بەهۆی بابەتی وەرگرتنی ڕەگەزنامەی عێراقی ئەو بابەتانەوە زۆرترین کێشەکان
کامانن زۆرترینیان هەر ئەوەیە یعنی ئەوەی کە ئاماژەمان پێدا لە ئێستا وتمان بە هیچ شێوەیەک ڕەگەزنامەشنیان بە بیانی خەڵکی هاوسەرگیری لەگە کەسێکی بیانی کردووە مدەتێکی زۆریشە هەوڵی بەدەستێنانیان ئیتر لە ڕێگەی دادگایشەوە یان بەڵام کە ڕاگیرا بێت ئەوانی تر دەسەڵاتی پارێزەر و یان محکەمە و هیچ بەڕێوەبەراتیەکەشی تیانە لە بەرەوەی موافقەتەکە لێرەوە نییە و هۆکارەکەشی ناڕن چونکە قانون کە مافێکیە بە هاوڵاتێک هەربێ بە قانونیش لێوە بگرێتەوە ئێستا ئەمە یاسای ڕێگەزنامە بە قانون ئەم مافەیەوە بەڵام بە هیچ قانونێکیش لێ نەستاندەوە بەڵام تر کە ڕاگیراوە ئەویان زۆرترین کێشەیانی کە هاوسەرگیریان کردو و هیچ شتێکیان بۆ ناکرێت خاتونژەیەک لە کێشە هەرە گەورەکان پێما بێت لە بە هەندێک لە بەشەکانی تری کوردستانە بەداخەوە بۆ بارودۆخی سیاسیەوە ینی زۆر بابەتێ من خەڵکە ناسم زۆر نزیکی خۆمانە لە ڕۆژهڵاتی کوردستان لەدایک بۆ پێی خۆشە ڕێگەزنامەیەکی عێراقی هەبێت تا ئێستا نەیتوانیوە ڕێگەزنامەکەی بەدەستبێنێت تا ئێستا نەیتوانیوە پاسپۆرتێک دەربێنە خۆش بێ سەفەری وڵاتانێکی تر ئەو کێشانە زۆرن لای ئێوەش بەڵێ بۆ ئەوان کێشە چیە خۆ بە زمان کوردین بە ڕەنگە بە خوێنیشە لە خۆمان هیچ مشکلێکیان نی بۆ ئەمان هیچ پێدانی ڕێگەزنامەیەک نییە یان ئاسانکاریەک نییە ئێستا وە گوتم کە ڕاگیرا بێت فەرق ناکات کوردیش بەکەی ڕۆژهەڵات بیان کوردەکانمان لە باکوور یان ڕۆژئاوا کە ڕاگیرا بێت مادەم ئەوان خۆیان جنسیەکەی کە هەیەە ئەسلەکانینی سووریا بێ بۆ نمونەهێری ئێران بێت بە هەمان شێوە لێرە ناتوانن بەڵام ئێمە کەیسی دەگمەنیشمان هەبوو بڵێ کە کەسەکە دایک و باوکی عێراقی بن بەس خۆی لە ڕۆژهەڵات لە دایک بووە دواتر بەگەڕانەوە بە تۆماری خێزانی و سوورەتقەیدی عایلی و شتەکان بۆمان توانیمانە بیسەلمێنین کە ئەمە لە دایکێک و باوکێکی عێراقیە با لە ڕۆژهەڵات لە دایک بوو بێ گەورە بوو بێت بەڵام دواتر خۆشبەختانە توانیوێتی ئەگەر خزمەتیەک هەبێ بۆ نەکاتێکە چیت بۆ بەدەرێنانی ڕێگەزنامە زۆر جار پێێتە لەڵای هەوەیەکی مامەت چوزانم خاڵت کەسێک بێنە با لەسەر ئەوە سجلەکەی دەربێنینەوە ئەگەر کەسێکی ئەو دی و بۆ لە ڕۆژهڵاتی کوردستان بێیان لە باکوور بیان لە ڕۆژاوا بێ خزمەتێکی لێرە هەبێ ئەویان ئاسانترە یان ڕێگەی پێدا بە یاساکانی خۆی بێت خزمەتێکە بۆ نمونە ئەگەر وەگوتم نەنکی بێت یان باپیری بێ شتەکانی خۆیەوە لەو کاتاتەوە کە ئەڵێ هەوەی مامەتیان ئەم کەسانە بێنە بۆ دۆزینەوەی تۆماری خێزانەکانە لە تۆماری خێزانەکانە ئەگەر ئەوان تەسجیل بوو بێتن ئەتوانی ئیشیان بۆ بکەیت قورسە لە ئێستاە بەڵام ئەتوانی بەڵام ئەگەر هەر نەبێت لەسەر کەسانی تری خزمانی کەپلەیەک و دووانەنی نەخێر ناتوانانی باشە کاکونەر چ بەڵگەنامەیەک ئەگەر ون بێت یاخود لاد نەبێت ئەستەمەکە بتوانی ڕێگەزنامی عێراقی پێ دەربێنی هیچ بەڵگەنامەیە دیاری کراو نیە لات نەبێت بتوانی ینی ببێت سەبەبی ئەوەی کە نەتوانی ڕێگەزنامەی عێراقی دەربێنی ئەگەر سەبەبەکانی ترە دەبێت سەبەبی خوێنی بێ یان سەبەبی ئەوەی کە تۆ لەم جوگرافیای لەدایک بوویان بەڵام بۆ کەسانی کە بەدەستی هێنن بە دڵنیاییەوە بێ وتمان ئیقامەیان هەبێ لێرە بە شێوەیەکی مەشروع گریمان ئیقامە ئەگەونیش بێتەوە توانی بڕۆی بەرایەکەت دەرکەیتەوە یان ئەوەی هەیە ئەو 10 ساڵە فترەی دیاریکراویان بۆ هەیە بۆ گەڕان و بۆ وڵاتی خۆیان هاتنەوەیان نابێت مدەی قەتعەکەیان ئەوەنە زۆر بێ ئەویش ئاسانە توانین متابعی بکەین بە خروجی و دخولیەی پاسپۆرتەکەیان کە ئەڕۆنویان بەڵام هیچ شتێکمان نییە بڵین ئەمەمان نەبێتتر تەواو بێ بە سەبەبی ئەوەی باشە نەتوانین باشە باسی ئەوتان کرد ئەو مناڵانی کە ئەدۆزرێنەوە تۆتت ئەگەر سەلمێنرێت کە لە خاکی عێراقا لە دایک بوون مافی ئەوانەیە کە ڕێگەزنامی عێراقی وەرگرن باشە ئەی ئەگەر مناڵێک دایک و باوکی بیانی بێت بەڵام لە عێراق لە دایک بوو بێت ئەو مناڵە مافی ئەوەی هەیە کە ڕێگەزنامی عێراقی وەرگێ ئێستا لە وڵاتانی ئەوروپی ئەم قسەیە زۆر باوە نازانم تا چەند ڕاستە بە پێی یاساکانی ئەوان ئەڵێ لە ئەوروپا ئەگەر مناڵێک لێرە لە دایک بێ ڕاستەوخۆ ئیقامە و تەنانەت دوای ماوەیەک ڕێگەزنامەی ئەو وڵاتە ژوەرەگرێت لێرە لە وڵاتانی هیچی بەو سادەیە نیە ڕاستەوخۆ بێ بە دڵنیاییەوە لێرە ئەمە گەر وەکو تو ئاماژەت پێکرد کەسەکە دایک و باوکی عێراقی نەبن بە ڕەگەز و لێرە مناڵیان لە دایک بێ لە دایک مجرد لە دایک بوون بۆ کەسێکە دایک و باوکی دیارە لێرە سەبەب نییە بۆی بە ڕێگەزنامەی عێراقی وەرگرێن نا بە هیچ شێوەیە بەڵام ڕێکاری تری هەیە لەبەرەوەی قانونی عێراقی بۆ یەکریزی خێزان ینی ئێوە خێزانی یەکگرتوو بێ تۆ ئەم مناڵە تا تەمەنی بلوغی خۆی تا نەگاتە تەمەنی یاسایی خۆی دایک و باوکی هەیە بۆی دایک و باوکی بە هەر ڕێگای لە ڕێگاکانی تر بتوانن ڕێگەزنامە بەدەستبێنن ئەو ڕاستەوخۆ پێویستی بە هیچ ڕاستەوخۆ وەریەکدێ بەڵام مجرد لە دایک بوون لێرەیان نا سەبەبێ نیە بۆ وەرگرتنی ڕێگەزنامەی باشە ئەو کەسان یەک حاڵەت هەیە عەفوم کە قسەکەشت پێ بڕم یەک حاڵەت هەیە تۆزێ
دەگمەنە بەڵام مادام پرسیارت کرد جواب بدەمەوانێ شتێک پێوترێت بە دووبارە لەدایک بوونەوە یەک حاڵەتمانە بۆی تێپەڕ نەبێ دووبارە لەدایک بوونەوە چۆنە کەسێکی ئەزنەبی لە عێراق لەدایکە بێ باشە و تەمەنی یاسایی خۆی تەواوکە هاوسەرگیری لە عێراقا بەڵام بە هیچ کام لە ڕێگاکان ڕێگەزنامە بەدەست نەیانێ مناڵێکی تری لێرە ئەبێتەوە خۆی ئەو مناڵی تریان بۆ دووەم جار کە تەمەنی یاسایی تەواو کرد بە سەبەبی دووبارە لەدایک بوونەوە ئەتوانێت لێرە ڕەگەزت ئەو بەزەڵ پۆینتەمانەویشتەوە کەمە لەبەرەوەی لەبەرەوەی لەو مودەیەەوە ڕێگەی ترە دێت لەو مودە کەسەکە ڕێگەی تریان هەیە کە بتوان ڕێگەزنامە وەرگرن باش چ شتێک بڕیارەدا لەسەر بەهێزی ڕێگەزنامە یان خراپی ڕێگەزنامە ئەڵێ سەبەنامە پێگەی nationalityindex.com ڕیزبەندی باشترین وڵاتەکانی ڕێگەزدامی هێناوە فەڕەنسا لە پلەی یەکەمایە بەڵام ئاوە چونە خوارەوە هەتا 160 عێراقی تیان نیە تەنان پاکستان لە پێش خۆمانەوە ئەو بۆ وین کارزان پرسیارەکەم یاسایی نیە بەڵام هەم یاسایی و هەم لە غیری یاساشە عرفیەنیش وەڵامێکت بمەوە کێشەی قووەتی ڕێگەزنامەکان لە چیەوە ڕێگەزنامە خۆی یعنی بێمەوە تێبگەین ڕێگەزنامە بزانین چی ڕێگەزنامە پەیوەندیەکی یاسایی و سیاسی و ڕۆحیە لە بینی تۆ و دەوڵەتەکەتە یعنی ئێستا من هەم وەکو یاسا هەم وەکو ڕۆحیانەت هەم وەکو عرف هەموو شتێ لێرەیەژی یان ئەم پەیوەندیەکەی منە بەم وڵاتەوە لە ئاخیرە ئەم ڕیزبەندیە چەند شتێک لەسەر ئاستی عالەم حکمیەکە یەکێ لەوانە خۆی ئابووریە بەڵام خۆی هێزە هێزی وڵاتەکە زۆر دەورە بینێ کە ئابووری بەشەکە لە هێزەکەی بیلفعل ئابووری بەشێکی تریەتی چونکە کە تۆ ئابووریت بەهێز وەتوانی هێزیشت زۆر بێ بەشێکی تریشی سەبۆن من تۆ باسی فەڕەنساکە وڵاتێکی فەڕەنسی ئاسانتر بۆ نمونە ئەتوانی سێرز بۆکەی فەڕەنسیە دەتوانێت بەبێ ڤیزە داخلی چەند وڵات بێ تا پێنجەم بوون فەڕەنسا ئەڵمانیا هۆڵەندا دانمارک نەرویج سوید یانی تایەتی باوەڕکەوە بزانم خوا ببوورە کاک هونەڕاشم گرچی نانە ئاسایی تەنانەت پاکستانی تایە لە پێشێمەوەی باشە ئەو گەندا هەندێک بابەتی ئێران لە پێشێمەوە یعنی هەندێک هینی هەیە تا 160 کاگاری پێماڵە 164 بەشە لە خۆشگوزەرانی کە بۆ ئەواندا بینکراوە لە ڕووی کار بڵێن لە ڕووی دەستکەوتنی کارەوە بیان لە ڕووی اقتصادێکی بێزیانە بەیان هەر ئەسڵەن وڵاتەکەیان هێزێکی باشیە بێ سەبۆن مونە من پرسیارەکەت لێ عکسکەمەوە کام فەڕەنسی و ئەڵمانیا بینی بە ناچاری کۆچکەن بۆ لای ئێمە ڕاست ئیشان بۆ ئیشەن ئێمەگە بێن لێرە لە کۆمپانیایەکان مهندیسێکیان بەڕێوەبەریان شتێ بنەگینە ئەوان ناتوان سیاسی ئازادی ڕۆژنامەگیری ئێمە دەوری هەیە بەدڵنیاییەوە چ کاتێک ڕێگەزنامەی عێراقی لە کەسێک وەرەگیرێتەوە یعنی بەپێی یاسا بەپێی یاسا یعنی سەرپێچیەکان چین ئێستا ئەبینین لە وڵاتانەڵێ ئەگەر ئەوەندە سەرپێچی بکاتیان ئەوەندە ماوە وڵاتەکەی بەجێهێشت بێ یان سکەندەوەی نیە یان تاوانێکی گەورە ئەنجامدات وڵات بەپەی دەستور و چوزانم یاسای وڵاتە ڕێگەزنامەکەی لێ وەرەگیرێتەوە لە عێراقدا ئەمە چۆنە کاگاری لە عێراقا شتێک یعنی بێ هەرچین و سەر و دوو جۆرەکەی ڕێگەزنامە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە جەریمەیەک هیچ جۆرە تاوانێک نابێتە هۆی ئەوەی من و تۆی بە ئەسڵ عێراقی جنسیەمان لێ بسێندرێتەوە چونکە قانون قبولی ناکات بێت جنسیە بین دەستور ئەو مافەی بۆ ئەوەی ئەسڵ عێراقیە ئەوەی نا ئەسڵ عێراقی ئەوەی نا ئەسڵ عێراقیە و بەڕێکە لە ڕێگاکانی بەدەستهێنانی جنسیە مافی بەدەستهێنانی ڕێگەزنامەکەیەوە چەند حاڵەتێکمان هەیە ئەتوانین سەحبی جنسیەکەی لێ بکەین یەکێ لەوانە ئەم کەسە تاوانێک بکات مەترسی بێ بۆ سەر ئەمن و ئاسایشی عێراق بەرامبەر تاوانەکەی سزایەکی ڕاستەوخۆی خۆی وەرەگرێ ئەم سزایە ئیتر هەر چەندێک بێ گریمان بۆ چەند ماوەیەک حەبسەکرێ هەڵدرێتەوە لە سزنا ئەمە سزا ڕئیسی سەرەکیەکەیەتی سزایەکی تەواوکاریش هەیە بۆ وەزیری ناوخۆ هەیە لەبەرەوەی ئەم شتەی کردواتوانێت سەحبی ڕێگەزنامەکەی لێ بکەن ئەمە خاڵێکیان ڕوونە بۆت ینی بەهۆی تاوانێکی شد وەزیری ناخۆ تەنها وەزیری ناخۆ ئیمزاکە لەسەر پێدانی ڕێگەزنامە یاساکەشتێکی وام خوێنەوە موافقەی ئەخیری وایە خۆی ڕێکارەکان تۆزێ دوور و درێژی بەڵام موافقەی ئەخیری بڵێ ئەمە ڕێگایەکیان بۆ لێ وەرگرتنەوە ڕێگایەکی ترمان هەیە عقوبەی سزای ڕاستەوخۆیە ینی کەسەکە هیچ تاوانێکیشی نەکردوەتوانین ڕێگەزنامەکەی لێ وەرگرینەوە ئەگەر ئیسپات بوو لەسەری ئەو زانیاریانی پێشکەشی کردووە بۆ بەدەستهێنانی ڕێگەزنامە ڕاست و دروست نین لەم حاڵەتە ئەمەتوانین تەنها ڕێگەزنامەکەی لێ وەرگرینەوە لام وایە ئەمە لە زۆرێ لە وڵاتە ئەوروپیەکانی هەیە ئێستا هاوڵاتیانی خۆمان لە دەرەوە ئەوانەی کە هەموو شتێکیان بە مەزبوطی
تقدیم کردەوە کێشیان کەمتر بەڵام ئەکە دیقەت بەنا شتێکمانێ خەڵکە بینین چونکە لێ خۆی بە شێوەیەک تەسلیم کردووە کەیسەکەی بە ناڕاست تۆماتکراوە زۆریان ناتوانن بۆ نمونە لە عێراق لە وڵاتەکانی دراوسێ دابەزن بە قاچاق دێن و دوای گەڕێن و لەبەرەوەی تووشی لێ ساندنەوە نەبن عێراقیش بەو شێوە لێ وەرگرتنەوەی لە قانونا دیاری کردووە. زۆر باشە خات و مژدە بگومان ڕەنگە هەموو جۆرە یاساکان لە دوای ساڵانێکی زۆر پێویستی بە چاکسازی و هەموارکردنەوە هەبێ لە بواری ڕەگەزنامەی عێراقی یاساکان لە ئێستا پێویستیان بە چاکسازی هەیە وەکو ئەو یاسایەکی ئێستا هەمانە ئەگەر وەکو خۆی تەطبیق بکرێ نەخێر شتێکی ینی وایتیان یەکە پێویستکە لەبەرەوەی بەڵام وەکو خۆی تەطبیق کرێ بەڵام یەک شتیکەش بەوەی کاکونێرش کە بیری چوو لێسەرنەوە ڕەگەزنامەیەک حاڵاتی کەشمان هەیە بۆ منە کە مناڵ وتمان خوار 18 ساڵ ئەوە ینی ڕاستەوخۆ بەبێەوەی هیچ تاوانێکیشکە هیچ شتێک ئەگەر لە باوکی یان دایکی سنجایەوە ڕاستەخۆ ئەوش لە خۆی سنجێتەوە پێشتر ئاماژەمان پێکرد مافەکە خۆی لە سەرەتاوە مناڵ وتمانەگە خوار 18 ساڵ بێ لەگە دایک و باوکی وەرێگرێت بۆ یەگە دایک و باوکی لیان پسەندێتەوە ئەویش ئەگەر هیچ شتێکیشی نەکرد بێ خۆ مناڵ حاڵەتەیە ئەسڵان لەگەڵ ئەوان وەرگرتووە دەسو چاوتان خۆش زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانتان کاکونەر شەریف پارێزەر زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێستان بەخێر هیوادارم ڕۆژێک وای لێ بێ عێراق لە وڵاتانی ئەوروپاوە خەڵک هەوڵی بەدەستهێنانی بە هیوان هەشە زۆر نەزانم بەهۆی ئیش و کارەوە ئەگە کاتەکانێکی زۆر کاتەکەت بێت یەک شتێکی کۆتا شتت بۆ بڵم خۆی دوو زۆری سەرەکی ڕەگەزنامە ئەوە بوو کە باسمان کرد ئەسڵی و بەدەستهێنان زۆری یەکەمیشیان هەیە باسی بکەین ڕەگەزنامەی دامەزراندن چیوە هەموو وڵاتێکە لە سەرەتاوە تەسیسە بێ دروسە بێ ڕەگەزنامەی خۆیدا بۆ وڵاتانی کە بەو هاوڵاتیانی کە لەم وڵاتیان ئەمە لە عێراق لە 1920 تا 1920 ڕوویدا کە لە دەوڵەتی عوسمانی جیابووە و هاوڵاتیەکانی خۆی بە چەند مەرحەلەیە کرد بە عێراقی ڕەگەزنامی بدەن بەستمەوە بوو باسی کەمیشەڵار ڕۆژێ بێ قسە لەسەرەوە بکەین کوردستان دەوڵەتێکی سەر بە خۆدا مەزرێنەوە ئەو کات ئەمەیشمان بە ڕەگەزنامەی دامەزراندنیە تا ئەو کاتە ئیشەڵا چاومان لەوە خۆش